یەکێکی دیکە لە بەڵگەکانی شکستی کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێم بە کابینەی نۆیشەوە بەرزی ڕێژەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوژی و دیاردە کۆمەڵایەتیەکانە. بە جۆرێک ساڵ لە دوای ساڵ ئامارەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدان. تا ئێستاش دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە بربەست لە بەردەم لێشاوی زیادبوونی هۆکارەکانی کوشت و بڕدا دروست بکەن. بە پێچەوانەوە خودی کابینەکانیش بە چەند هۆکارێکی ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتی کەم تەرخەمیان کردووە و هۆکاری بەشێکی بەرچاو لە حاڵەتەکان بوون. لە ماوەی 30 ساڵی ڕابردووی حکومڕانی دەسەڵاتی کوردیدا ژمارەی چەک و چەکداری مۆڵەتدار و بێمۆڵەت لە تەشەنەکردندایە. فیلم و درامای وەرگێڕدرا و هاوردەکراوی بێفلتەر لە پەخشکردندایە. ئاست و کوالێتی پەروەردەی نێوکەرتی پەروەردە و خوێندن لە دابەزیندایە. داڵدەدان و لێبوردنی گشتی و جێبەجێنەکردنی سزای یاساییەکانیش بوونەتە دیاردەیەکی ئاسایی لە نێو خەڵکدا. هەموو ئەمانە بە پاڵنەری زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن دەزانرێن. هەرچەندە پاراستنی شیرازەی خێزان و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەکرێت ببێتە قەڵغانی پاراستنی کۆمەڵگا لە خوو خدە خراپەکان، بەڵام تەنانەت لە ڕیزبەندی دوایین ئەو ڕێکارانەشدا نییە کە حکوومەتی هەرێم لە کارنامەکەیدا دەیانگرێتە بەر. بەوتەی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم تەنیا لە ساڵی ڕابردوودا 531 حاڵەتی کوشتنی بە ئەنقەست و خۆکوشتن و کوشتنی بە هەڵا تۆمار کراون. کارزان ئەمیر وتەبێژی پۆلیسی هەرێم ڕایگەیاندووە لە ساڵی 2021دا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان 59 حاڵەتی کوشتن بە هەڵە و 287 حاڵەتی خۆکوشتن و 215 ڕووداوی کوشتنی بە ئەنقەست تۆمار کراون. هەرچەندە لە ماوەی ڕابردووی ئەم کابینەیە و کابینەکانی پێشوشدا چەندین حاڵەتی کوشتنی بە ئەنقەست و ڕەشەکوژی تۆمار کران، هەندێکیان سیاسی و هەندێکیشیان کۆمەڵایەتی بوون. کە پێویستە دەست بەجێ ئەو شوێنانەی کە بەڵام تازە بە تازە حکوومەتی هەرێم لە ئایاری ساڵی ڕابردوودا لە زاری وەزیری ناوخۆیەوە ڕایگەیاند لە هەرێمی کوردستان 20,700 مۆڵەتی هەڵگرتنی چەک هەیە. لە پاش ڕووداوە چاوەڕوان نەکراوەکەی کوشتنی 2 مامۆستای زانکۆش لە هەولێر، کابینەی نۆیەمی حکوومەت لە ساڵی سێمیدا هاتە سەرهێڵ و بڕیاری قەدەغەکردنی چەکی بێمۆڵەتی دەرکرد. بۆ ماوەی هەفتەیەکیش بەرپرسە حکومی و حزبیەکان بە گەرمی لەبارەی هەڵمەتی قەدەغەکردنی چەکەوە قسەیان دەکرد. بەڵام تا ئێستا هۆکارەکان وەک خۆیان و ئامارەکانیش هەر لە بەرزیدان. کوردەواری دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. هۆکاری سەرەکی زیادبوونی ڕووداوە دڵتەزێن و تونند و تیژی ئامێزەکانی هەرێمیش بەڕای چاودێران قەیرانی دارایی، دواکەوتن و نەبوونی موچە و شایستە داراییەکانی خەڵکیە. هەمووانیش دەزانن بەرپرسی یەکەم لە قەیرانەکان حکوومەتی هەرێمی کوردستانە.